وەکو خۆتان دەزانن لە ئێستا بارودۆخێک کە کوردستان و ناوچەکە بەها ئەم تێککەوتووە بەهۆی نەبوونی موچە و داهات و وەستانی بازار و ئەمە کەوای کردووە لە ئێستادا هەر کارێک هەبێت ئەگەر چی ژن بێت چی پیاویش بێت ئێمە ناچار بێ کارەکە بک بۆی بژێوەیەکی ژیانی خۆی دابینکەوە لە ئێستا زیاتر کە ژنان ڕوبەڕووی ئەم کارانە ئەبنەوە کارێک ئەەکەن لە ماڵەوە لە ماڵی خۆیانە هەندێکیان کارەکەن کامە کارەکانیان بێسەرچاوەیە و هەندێکیشیان ناچارە بن لە کۆمپانیەکان یاخود لە مۆڵەکانە یاخود لە بەشی پاکەرەوەکانە کارێک بکەن ئەگەر داهاتەکەشیان کەم بێ یاخود موچەکەشیان کەم بێ پێی ڕازی بن هەر لە بەرەوەی بژێوەیەکی ژیانیان هەبێت و لەو بارودۆخەیەکە هەیە کەمێ بۆ کەمێکیش بێ دەرچن هەندێک کار هەیە لە ئەم کارانی پێوتر کاری بێسەرچاوی خود خاون کۆمپانیایەکیان یاخود گرێبەستێکیان نییە کە ناچارە بنەچنە ماڵ پاکردنەوەی ماڵەکانیان چاودێری نەخۆشیەکەکەن لە ماڵەوە ئیتر لەگەڵ ئەم کارانەیە کاری کەشیان پێکەنەوە پاکردنەوەی ماڵی پێکەن بە هەندێ کاراتیە پەڕن کە ئەمە کاری خۆیانی ئەم کارانە کە لەژێر فەرمانێکی حکومیانین یاخود گرێبەستێکی تایبەتیان یاخود چاودێریەکی ڕێکخراوەیان یاخود کۆمپانیایەک لەژێر چاودێریانین ئەمانە کەواکەن کە ناچار بن ئەو کارانە بکەن ئەمەش پیانەوترێ و کرێکاران پیانتر کە کرێکاری بێسەرچاوی یاخود کرێکارێکی وەنەوشەیان پێوترێ کە ئەمەش ئەم هێمای وەنەوشەیەشیان خستۆتە پاڵیان چونکە دادپەروەریەکی یەکسانێکیان تیا لە کارەکەی خۆیانە یعنی بە دادپەروەری کارەکانی خۆیانەکەن بۆیە ئەو هێمای ڕەنگی وەنەوشەیان خستۆتە پاڵیان کە کەسانێکن دڵسۆزانە کارەکانی خۆیانەکەن کە ببێەوەی سەرچاوەیەکی تایبەتی خۆشیانیان هەبێ و لەژێر چاودێری هیچ کۆمپانیایەک و هیچ فەرمانگەیەکی دەسەڵاتدارا بێت هەندێک کەس ناوی خۆیان تۆمار کردو کە لە شوێنێک ئەگەر کارێکە بوو بچن کارێکی پاکەرەوە بکەن لە ماڵێکە بەڵام ئەمان بردویان جاری وا بووە بە ناچاری بردویان تە دەرەوەی شار یاخود ئەو تهدیدکردنی کارەکەیان کە لە تهدیدکردنی ئەگەر ژوورێکا بێ یاخود تهدیدکردنی فەرمانگەیەکا بێ ئەمان زیاتریان پێ کردوون ئەمە شوای کردو کە هەر هەمان موچیان بدرێتێکە پیانیان وتراوە ئەمە شوێنەکەی ئەمە تهدیدیکردنی قیاس و مەسافە و کاتی زەمەنەکەی کە بۆی دیاریکرا بەڵام زیاتر کاری کردو ئەو بڕەپارێشی نەدراوتن ناچاریش بێدەنگ بۆ لە ئاستی ئەوەیە بەڵێ هەبووە ئێمە وەکو سندیکای کرێکاران ئەمانش هەژمارەکرێن بە کرێکارە چونکە بەرامبەر بە موچەیە کارەکەن ئەتوانن لەژێر چاودێری سندیکای کرێکارانە بۆ ئەوان زۆر یعنی باشترە چونکە لەژێر چاودێری فەرمانگەیەک وزارەتیەکانین ئەمان لەژێر چاودێری کۆمپانیایەکانین وا بگەڕێنەوە ئەگەر ئەمان ئەم کەسانە کە خوا نەچنە بواری ئەو کارکردنەوە یاخود کەسانێک کارەکەیان پێ ئەکات بێنە لای خوان لە سندیکای کرێکاران خۆیان تۆمارکردن گرێبەستێکی تایبەت بەخۆیان ئێمە وەکو خۆمان لەژێر چاودێری ئێمە دروستکردی ئەو کاتە ئێمە توانین لەگەڵ بەڕێوەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیشە بە هەمان شێوە بخرێن لەژێر چاودێری ئەوانیشەوە ئەمە لەوەیە کە مافەکانیان پارێزراو ئەبێت ئێمە توانین پارێزگاری لە مافەکانیان بکەین ئێمەتوانین چاودێری کارەکان بکەین ئێمەتوانین لەگەڵ خاوەنکارەکەی ئەگەر هەر توندوتیژێکە خۆت هەر دەرجێژێک لە ئاستی کارەکە یا بکرێتە سەر ئەو خاتونە ئێمە بتوانین پارێزگاری لە مافەکانیان بکەین ئەگەر ناوی خۆیان لێرە تۆمارکەن یعنی هەندێک کەسیان هەیە کە خاوەنی هۆشیارێکی تایبەتی خۆیان کاتوانن بێن لێرە ناوی خۆیان تۆمارکەن بۆی بتوانن ئێمە لەژێر چاودێری سندیکای کرێکارانە بچون کە سندیکای کرێکاران سندیکایەکی جیهانیە لە هەمووش بوارەکانە کار دەکات و چەندەها پیشەیتیا و لە هەموو پارێزگاکانی کوردستانە هەیە ئەمە پێویستەکە لە هەر شوێنێکە ئەم خاتونانە کارەکەن کەسێک هەبێت چاودێریان کە خێزانێک هەبێت چاودێریان کە ئەمیش سندیکای کرێکان باشترین شوێنە بێ بۆ ئەوان بۆ چاودێریکردنی مافەکانیان پارێزەری هەردوو لابی چونکە تۆ ئاگداری بارودۆخەکە بگرێ بەستێک هەیە لە نێوانە بە ئاگداری فەرمانگەی وەکو سندیکای کرێکاران ئەمە واگەن کە لەژێر چاودێری یابن ناتوان ئەو حاڵەتانە دروست بێت لەلایانی هەردوو لاوە چی لەلایەن خاوەنکارەوە بێ کاچێک کارێکی بکە چیلانی ئەو کەسەوە بێ کاچێک کارەکە بۆ بەرامبەر خاوەن ماڵەکە کە ئەمەش لەژێر چاودێریکا بێمە زۆر باشە بێت و بۆ هەم پارێزگاری هەردوو لابێت ئێمە وەکو خۆمان پێشنیار و خولەمان هەیە ئەیکەینەوە بۆ ئەوانی کە ئەو بڵاوی ئەەکەین و لە پەیجەکانی خۆمانە و لە کەناڵەکانیشە بە هەمان شێوەکو پێشنیارێک ئێمە ئەیکەین کە ئەم خاتونانە بێن خۆیان تۆمارکەن بۆ ئێمە بە ئاگداری بارودۆخەکانیان بین و ئاگداری ئەم حاڵەتە بین لەگەڵ کار و دەستەبەری کۆمەڵاتی کە لیژانەکانمان هەیە کە ئەمەش بخەنە چوارچێوەوە چونکە زۆربەی بەکارخستن هەندێ مۆڵەت ئەیا بە هەندێک شوێن کە ئەمانە کرێکارە خەنە بواری کارکردنەوە پێویستە ئەمانە لەژێر چاودێری ڕێکخراوێک یاخۆ فەرمانگەیەک یاخۆ وەزارەتێکا بن لیژانەکانمان هەیە لە بەڕێوەبەراتی کار و دەستەبەری کۆمەڵاتی لە بەکارخستن پێویستە ئێمە کە لیژانەکانمان ئاگادارەکەینەوە بچنە ئەو شوێنانە و دایانگاکان ئەلاحەد ئەوانە پێویستە کە ئێمە بزانین موچەکانیان چەنە قایمەی موچەکانیان چەنە ئەم دادانشکە لەوێ کارەکەن کە ئەبینن لیژانێک هاتۆ پێویستەکە مافی خۆیانە بیڵێن کە ئەم موچەکانیان بەو شێوەیە ئەگەر نا با ئێمە هێڵێکی ژمارە تەلەفۆنێکمان هەیە کە
بڵاومان کردوتە ئەو ژمارە تەلەفۆنە پەیوەندیمان پێوە بکەن بەبێەوەی ناوی خۆشیان بڵێن بەڵام هەر شوێنەکەمان پێ بڵێن ئێمە سەردانیان نەکەین و نەخێر بێ پێویستە ئەم بڕەموچانە هەمووی دیاری کراوە لە ئێستا لە وەزارەتی کار و دەسەبەری کۆمەڵایەتی کە لە 450,000 کەمتر نەبێ ئەمە پێویستە هەموو شوێنێک بگرێتەوە چی داهەنگایەک بێت لە کرێکارێک خاوەنکارێکی هەبێت لە کرێکارێکی هەبێ هەتاکو وەگاتە کۆمپانیایەکی گەورەش پێویستە بەو شێوەیە بێ ئەمە بۆ کرێکاری بەهرەمەند و یاخود بێ بەهرە بەو شێوەیە ئێمە لە ژێر چاودێری ڕێکخراوەکە ئێمە بەو شێوە لیژانەکانمان ئاگادارەکەینەوە کە لە هەش حاڵەتێکی وە هەبێمە بتوانین چاودێریان بکەین و لەگەڵیان قسە بکەین. کۆتاپای من بۆ خاتونان بۆ ژنان بۆ ژنانی کرێکار بە تایبەتی ئەوەیە کە بێن لە هەر بوارێکا کارەکەن لە ناو سندیکای کرێکارانە حەو سندیکای تایە پیشەی خوانی تا جێکراوەتەوە بێ ناونووسی خوانکردن و ناسنامەیەکی خۆیان هەبێ بۆ هەر بارودۆخێک بێ پێویستەکەوانە هەیە بێ ئێمە سوپاسیانەکەین و مافی خۆیانە.